لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ خۆشحاڵم ئێوارش بەرنامی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ساڵانە لەگەڵ پێگەیشتنی بەرهەمی ناوخۆیی لە کوردستان نرخی ئەو بەرهەمە بە جۆرێک دادەبەزێت یان جوتیارەکان هەرزان فرۆشی دەکەن یاخود لەسەر شەقامەکان فڕی دەدەن. ئەمەش بۆتە جێگەی مەترسی لەسەر جوتیاران و بەرهەمێنەرانی نیگەران و بێئومێد کردەوە. پرسیاری سەرەکی ئەوەیە بۆچی لەگەڵ پێگەیشتنی بەرهەمی ناوخۆییدا نرخەکەی دادەبەزێت ئەمە لە کاتێکدایە کاتێکە بەرهەمە ناوخۆیەکان پێدەگەن حکوومەت هێنانی ئەو بەروبوومانە لە دەرەوە قەدەغە دەکات. بەڕێز ڕزگار حەماخدر جێگری بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی لە تەوەری یەکەمی گەرما و گەرم تاوتوی بابەتی ساغنەبوونەوەی بەرهەمی ناوخۆیمان لەگەڵدا دەکات. بەڕێز ڕزگار بەخێر بێت لەوە دەست پێ دەکەم بۆچی بەرهەمی ناوخۆیی تووشی ئەو کارەساتە دەبێت لەگەڵ پێگەیشتنیدا. سەرەتا زۆر سپاس کاگویست بۆم دیدارە و سڵاو لە بینەرانی گەلی کوردستانیش. دیارە ئەم کێشەیەکە ساڵانە دووبارە ئەبێتەوە و پەیوەندی بە زیادبوونی خستنە ڕوو و کەمبوونی خواست هەیە لەسەر بەرهەمی ناوخۆ. بەهۆی زیادبوونی خستنە ڕوو ساڵانە بەرهەمێکی زۆری کشتتوکاڵی لەبەرەوەی بەرهەمە کشتتوکاڵەکانی ئێمە بە تایبەتی بەرهەمی سەوزە و میوە بەرهەمێکی وەرزیە و ئێمە بەرهەمە وەرزیەکانمان کە لە مانگی دووە جوتیاران دەزەکەن بە ئامادەکردنی شەتڵ و گواستنەوەی شەتڵ بۆ خانووی پلاستیکی یاخود بۆ سەر زەویە کشتتوکاڵەکانیان بە شێوەیەکی زۆر بەرهەمەکانمان تاوەکو ئێستا وابەستە بە بەرهەمی وەرزی و وابەستە بە باران و وابەستە بە کەش و هەوا وابەستە بە گۆڕانکاریانەی کە لە کەش و هەوا ڕوئەدات. بە تایبەتی بەرهەمی خانووی پلاستیکی کە ئێمە ئەتوانم بڵێم بەرهەمێکی زۆری خانووی پلاستیکیمان هەیە و ژمارەیەکی باشی خانووی پلاستیکیمان هەیە کە لەسەر و 18,000 خانووی پلاستیکیە لە سنووری پارێزگای سلێمانی کە ئەتوانین بڵێن کۆی گشتی هەرێم لە سەدا هەفتای کۆی گشتی هەرێمی کوردستان پێکەهێنێت و ساڵانە ئەمانە زیاد لە 300,000 تا 500,000 تن بەرهەمی سەوزەیان هەیە بە تایبەتی خەیار بە دەرەجە 1 2 تەماتە 3 پەتاتە 4 هەندێک جۆر سەوزەی جۆراجۆر و کوولەکە و باینجان و چەند جۆرێک لە سەوزەکانی تر کە ئەمانە لە تەصنیفی کشتتوکاڵیا بە ڤیجیتەیبڵ یاخود بە سەوزە تەصنیفەکرێن. بۆیە لە کاتی پێگەیشتنی قیمەی ئینتاج کە ئەگاتە قیمەی ئینتاج بە تایبەتی قیمەی ئینتاج لای ئێمە کێرڤەکە بەرزەبێتەوە لە مانگی 4ەوە ئەڕوا تاوەکو نهایەتی مانگی 8 لە نهایەتی مانگی 8ەوە کێرڤەکەدا ئەبەزێتەوە. بۆیە ئەوەی کە دیقە دەدرێت لە مانگی 6ەوە بە حکمی ئەوەی کە ئەرزێکی زۆر هەیە لە بەرهەمی کشتتوکاڵی بە تایبەتی لە خەیار لە ڕۆژێکە بەرهەمی خەیار لە ئێستایا گەیشتوتە 750 تن بۆ 1000 تن ئینتاجی سنووری پارێزگای سلێمانی بە تەنها کاچێتە ئەلۆی سلێمانی. خواستی هاوڵاتی یاخود خواستی پێداویستەکانی شاری سلێمانی لە 250 تن زیاتر نییە بۆ خەیار. تەماتە ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی کەمتر لە 10 بۆ 115 کەمتر تەماتە سەرفەبێ. ئێستا لە حال لەم کاتی ئێستا ڕۆژانە 250 بۆ 300 تن تەماتە هەیە. ڕۆژانە هەموو ڕۆژێ لە ئێستاە 300 بۆ 350 تن شووتی هەیە. ئەم بەرهەمانەی کە ئێمە ئەیبینی لەم کاتی ئێستادا کەوتونەتە بازاڕەوە بە شێوەیەکی زۆر خستنە ڕوو هەیە لە ئەلوەکانە و لەگەڵ ئەوەی کە دۆخی ناوچەکە یاخود دۆخینا لە باری قەیرانی دارایی و بارودۆخی قەیرانی دارایی و کەمبوونەوەی خواست لەسەر کڕین وای کردووە کە نرخەکاندا ئەبەزیە ناگاتە جاری وایە نرخی تێچووی کیلۆیە خەیار یاخود نرخی تێچووی کیلۆیە تەماتە. ئەگەر بێت و سیرکەین ئێمە لەگەڵ هەموو ئەوانەی کەوە ویستومانەوەک وەزارەتی کشتتوکاڵ کار لەسەر ئەوە بکەین کە باجێکی زۆر خێنە سەر سەوزە و میوە ڕێگری بکەین لە هاتنی سەوزە و میوە قەدەغەکردنی سەوزە و میوە بکەین. لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەم باجە زۆرش کە خینە سەر هاوردە خۆشببختانە ئەتوانین بڵێن کە لە ئیستا هاوردە لە دەرەوەی هەرێم لە 180 کەمی کردووە. ئێمە لە مانگێکە لە مانگی لە مانگانی ڕابردووە لە پێش مانگی 5 بوو نمونەیە لە پێش مانگی 4 هەموو مانگێک ئەتوانم بڵێم 60,000 تن لە تەنها مەرزی باشماخەوە سەوزە هاتووە. بەڵام لە ئیستادا لە مایەکە ناچێتە 10,000 تن کەواتە ڕێژەی لە 180 کەمی کردو هاوردە لەگەڵ کەمکردنی هاوردە لەگەڵ دانانی باجێکی زۆر لە 5/4 لەسەر بەروبوومی سەوزە و میوە. بەڵام بوونی خواستێکی زۆر بوونی خستنە ڕوویکی زۆر لە بازاڕ و کەمی خواست و جارجار گرفتمان لەگەڵ خوارو ناوەڕاستی عێراقیش بۆ دروستە بێت. لێرە بدوەسێنم چیە بەرپرسە لەم دۆخە بۆچی خستنە ڕوو بۆ ڕادەیە زیادە
ینی کێ بەرپرسە لەوەی کە پلانێک بۆ کەرتی کشت و کاڵدانەیە هەر کەس هەڵ ئەسێت لە هەرێمی کوردستانە خۆی دەست بەکاری جوتیاری دەکا یاخود ئەبێن لایەنێک وەکو وەزارەتی کشت و کاڵۆک و لایەنێکی بەرپرس لە کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان نابێت پلان ڕێژی بکەن کە ئەم ساڵ چەند تەماتە بەرهەم بهێنرێ خیار چەند بەرهەم بێنرێ کوولەکە و ئەوانی دیکەش بێگومان ڕاستە وەزارەتی کشت و کاڵ بەرپرسە بەڵام بە تەنها وەزارەتی کشت و کاڵ نییە پێویست بە استراتیژێکەکە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران کە تۆ سەکتەرێکی گرنگی ئابووری ئەم وڵاتە یاخود پایەکی گەورەی ئابووری ئەم وڵاتە بریتە لە کەرتی کشت و کاڵ ئێمە حالیە لە هەرێمی کوردستانە کە سیرکەین دیقەتدەی خاوەنی 25 ملیۆن دۆنم زەوین خاوەنی زیاد لە 2000 خاوەن پرۆژەی پەلەوەری خاوەنی زیاد لە 500 تا 600 هزار پورە هەنگی خاوەنی زیاد لە 23 هزار خانووی پلاستیکین خاوەنی زیاد لە 40 بۆ 50 هزار دۆنم ڕەزین خاوەنی زیاد لە 200 هزار دۆنم باخین ئەمانە لەگەڵ ئەوەشتا ساڵانە لە هەرێمی کوردستان زیاد لە ئەتوانم بڵێم 3 ملیۆن دۆنم زەوی ئەکرێ بە گەنم ساڵانە ئینتاژی گەنم بە شێوەیەک بەرزەبێتەوە لە هەرێمی کوردستانە کە تۆ ئەم خەزینە گەورەی ئابووریە گەورەی کەرتی کشت و کاڵە هەبێ پێویست بەوە ئەکات دامیکەی توێژینەوەی تیا بکەی استراتیژ و پلانی بۆ دابنێ بەڵێ ڕاستە پێویستەکە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران و لەسەر ئاستی وزارەتی کشت و کاڵ پلان ڕێژی بکرێت بەداخەوە ئەمە بۆچی نەکراوە پەتایەکە ئەتوانم بڵێم ئەمە پەتایەکە کە پەیوەندی بە ڕابردووی مێژووی حکومڕانی هەرێمی کوردستانەوە هەیە کە ئێمە تا ساڵی 2023 بەهۆی قەیرانەکان و بەهۆی ئابلۆقەکانی ئابووری و بەهۆی گرفتەکانی کێشە سیاسیەکانی ناوچەکەوە نەمانتوانیوە بە شێوەیەکی باش پەرە بە کەرتی کشت و کاڵ بین تەنها لە ڕێگەی منەظەمات و لە ڕێگەی ڕێکخراوە خێرخواهەکان و ڕێگەی FAO لە گەڕی منەظەماتەوە ئیشمان لەسەر کرد لە دوای 2023ەوە بەداخەوە بەهۆی کەلتوری دامەزراندن و کەلتوری چۆڵکردنی گوندەکان و کەلتوری ئەوەی کە زۆربەی خەڵکمان کرد بە بەکاربەر وا بوو کەسێک خەڵکێکی زۆر وازی لە کەرتی کشت و کاڵ هێنا و هاتە شارەکان و بوو بە بەکاربەر لە دوای ئەوە لە ساڵی 2014 و قەیرانی دارایی و شەڕی داعش و گرفتەکانی کە ڕووی کردەوە ناوچەکە جارێکی تر خەڵک بێهیوا بوو لەوەی ئەم پاساوانە هیچ کەمەکاتەوە کەانی کەرتی کشت و کاڵ ئەبووە پێویستی هەر بە پلان هەیە خەڵک بۆ بیری لە دامەزراندن کردێتەوە لەبەرەوەی پلانیەوە کەرتی کشت و کاڵ بێگومان ئەگەر تۆ لە وڵاتێکە خەریجینی ئەندازیاری کشت و کاڵی و کارمەندی کشت و کاڵی و پزیشکی ڤێترنەری و دەیان زانکۆ و دەیان پەیمانگا و دەیان شوێنی پەروەردەکردنی کادری کشت و کاڵیت هەیە وەزارەتی کشت و کاڵیت هەیە وەزارەتی کشت و کاڵت هەیە و زائیدەن تۆپۆگرافیای ناوچەکە و جغرافیای ناوچەکە و گونجاوی ناوچەکە بۆ کشت و کاڵ و بوونی بازارێکی باش لە خوارو ناوەڕاستی عێراق و لەگەڵ ئەوەشە بوونی بازارێکی گەرم لە ناو هەرێمی کوردستانە ئەمە پێویستی بە پلان ڕێزێکی گەورە هەبوو ئێمە لە سەرتاوە باسی ئەوەمان کردووە وتمانە ئەوایە سەکتەری وەبەرهێنان لە 150 وەبەرهێنان کەرتی کشت و کاڵ بووە سەکتەری وەبەرهێنان ئەوایە پشتیوانیکی گەورەی لە خاوەن سەرمایە گوزاریەکانی کەرتی کشت و کاڵ کردبایە ئیستا ئێمە هەموو ئەو قەیرانانەی کە بینیمان لە ڕابردوو تاکو ئێستا خەڵک لە دوجار گەڕایەوە بۆ خواردن خەڵک لە دوجار گەڕایەوە بۆ پەیداکردنی قوتی ژیان و معیشەتی ژیانی ڕۆژانەی مەعاش نامێنێ خەڵک گەڕێتەوە موچە نامێنێ ئەچێ خانووی پلاستیکی دایانێ ئەچێ مەجبورە لە دەواژنێکە ئیشەکە ئەچێ گەنم ئەچێنێ ئەچێ لە سەربانی ماڵەکەی خۆی مەشتەلێک دروست دەکات ئەچێ هەنگ بەخێوەکە کەواتە ئەم کەرتە کەرتێک کە زۆر گرینگە ناکرێت ئێمە بەم چاوە سەیری بکەین کە بڵێن هەموو تۆپەکانمان بخەینە ناو سەبەتەی نەوتەوە و هەموو سەرچاوە داهاتەکانمان بخەینە سەربەتەی نەوتەوە خۆشبەختانە لە کابینەی نوێیە ئیستا جوڵەیەکی هەنگاوێک هەیە بۆ ئەوە کە ئەبینین جەنابی وەزیری کشت و کاڵ ئاکتیڤە ئیش لەسەر ئەوە ئەکات کە قەدەغی بەرهەمی هاوردە بکات باش لەسەر بەرهەمی هاوردەدا ئەنێت دەشجیعی کەرتی تایبەت و مستەسمر ئەکا بۆی بێتە ئەم بوارەوە ئیشی لەسەر ئەوە کردو لەگەڵ بەغدا بتوانین چۆن بە بازارکردنی گەنم بکەین چۆن شایستە دارایەکانی جوتیاران بگەڕێنینەوە خۆشبەختانە لە ماوەی پێشوو بۆردێکی لەسەر خواستی هەموو لایەک بۆردێک دروست بووە کە بریتێ لە بۆردی پەرەپێدانی کشت و کاڵی لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران کە جەنابی وەزیری کشت و کاڵ ئەندامەوە جەنابی سەرۆکی حکومەت سەرۆکی بۆردەکەی و جەنابی کاقوبات لە سەرکردایەتی بۆردەکەیەوە وەزیری پلاندانان و وەزیری بازرگانی و دەستەی وەبەرهێنان و ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن لە بۆردەکەیان لە ئێستا ئەو بۆردە جیاوازێکیە لەگەڵ هەنی تێڕوانینی حکوومەت بۆ کەرتی کشت و کاڵ هەمان ئەو بابەتانەیە کە لە 15-16 ساڵی ڕابردووەکو خۆت باست کرد هەمان ئەو پاساوانیان هەیە ئەوانیش لە ئیستادا دیارە دروستبوونی ئەم بۆردە ئەو زەنگەی لێداوە کە هەرێمی کوردستان پێویستەکە ئاور لە کەرتی کشت و کاڵ باتەوە ئاور لە زەویە کشت و کاڵەکان باتەوە ئاور لە گرنگی و ئەهمیەتی کشت و کاڵ باتەوە و بێنێت سەرمایە لە سەرمایەی
دارایی لەم کەرتەیە سەرفکات و بتوانێت کار لەسەر ئەوە بکە کە ئەم کەرتەی ئێمە زیاد لە 250,000 تا 500,000 کەس ئیشی تیا ئەکات. ئەکرێت 500,000 خێزان یاخود 500,000 کەس کە ئیشی تیا ئەکا ڕقمێکی گەورەیە زۆر بکرێت بە بەدیلێک بۆ بێکاری بکرێ بە بەدیلێک بۆ دروستکردنی هەلی کار بکرێ بە بەدیلێک بۆ ساغبوونەوەی بەرهەم بکرێ بە بەدیلێک بۆ گەڕانەوەی خەڵک هەموو بکرێتە بەڵێ ئەو هەموو بکرێتە لەنا ئەو بۆردا چۆن جێگی بۆ کراوەوە تا ئێستا نەخشە ڕێگایەکیان داناوە کولەوە کە ئاماژەت پێدا نزیکی مانگێکە بێن بۆردا دروست کراوە هەنگاوی یەکەم ئەوەی کە ئێمە دڵخۆشکەرە لە بۆردەکە بڕیاری لێدرا یەک بە خەسخەسەکردنی کەرتی گەنم بووە کە لە ئیستادا ئیش لەسەر ئەوە ئەکرێت ئێمە بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە لە دوای ساڵی 2014 حکوومەتی عێراقی بە هەر بیانوێ بە بیانۆ سیاسیەکان بوو بێت یەک گەنمی هەرێمی کوردستانی وەرنەگرتووە دواخستنی کردووە لەکردنەوەی سایلۆکان بڕە بودجە و شایستە دارایەکانی جوتیارانی 2014 و 15 تا ئێستا لە ناردۆکە لەسەر و 500 میلیارد دینارە. ئەمانە وای کرد کە ئێمە تێبگەین بەرهەمێکی زۆری گەنممان هەبێ ئەبێت دوو خەتە پلانمان هەبێ پلانی یەکەمان بریتی بێ لەوەی کە بەدی لێ بدۆزینەوە لەو بڕێ زیاترەی کە لەو بڕێ کە ئەمێنێتەوە ئێستا حکوومەتی عێراقی ئەم ساڵ 390,000 تەن گەنم وەرەگرێتەوە لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئەمێنێتەوە کە بریتە لەسەر و 2 ملیۆن تەن گەنم چیلیەکەیت کەواتە ئەبێ ئێمە کەرتی تایبەت بێنین مشارەکە پێ بکەین بۆ وەرگرتنەوەی گەنم بۆی ببێ بە بەدیلی ئارت بۆی بتوانین ئاردی هاوڵاتیان دابینکەین یاخود لەو سەرەوە بتوانین جگە لە ئارت بتوانین سناعەتی گەنم بێنینە ناو پرۆسی بەخێوە پرۆسی پەروەردەکردنی گەنمەوە ئەمە یەکێک لە هەنگاوەکانە کە ئیستا مەبەستم لە سناعەتی گەنم بە تەنها بۆ خۆی بەس تەنها لە گلۆتینی گەنم بەیان سناعەتی لێ دروستەکرێت کە سەرچاوەیەکی گرنگی پرۆتینیە دوو ئەتوانرێت معمەلی پیشەسازی ساوەری لێ دروست کرێت قەرەخەرمانی لێ دروست کرێت پەرشەی لێ دروست کرێت دەیان خۆراکی تر هەیە کە ئەمڕۆ ئێستا ئیش لەسەر گەنم ئەکرێت بەڕێزگار بیرتان لە چارەسەری ئەم بابەتە چۆن کردوتەوە ینی هەر تەنها ئەبێ بابەتەکان ناوخۆیی بن ئەو زیادەی کە دروست دەبێت ینی تەنها خۆ ناکرێت هەموو ساوەرەکە لە کوردستانە ساغ بکرێتەوە یا قەرەخەرمان یا هەر بابەتێکی دیکە بۆ بەرهەمە کشتتوکاڵەکان ژەو هەموو تەماتە و خیارە ئەنی دوو ڕێگا هەیە یەکەمیان پیشەسازی کشتتوکاڵەکانە دووەمیشان هەناردەکردنە ئێو پلانتان چییە بۆ ئەم زیادێت چۆن چارەسەریەکە ئێمە من باسی پلانی یەکەم کرد کە بەو شێوەیە ئێمە تەسنیع بخینە ناو بوارەکەەوە کە ئێستا خۆشببختانە لەوە جوانی وەزیران پلانی ئەوە دانراوەکەوە کارگە علەفی و کارگەکانی بەرەمهێنانی ئارت و سایلۆ ئەمانە لەگەڵ کەرتی تایبەت تا مشارەکەیە کە بێ وەکو شەریکاتی مساهەمە خود کەرتی تایبەتیش بەشێک بێ لەوەی کە ئەو بڕە زۆرە لە گەنمەی کە هەیە وینتاژەکرێت لە هەرێمی کوردستانە بتوانێت لەگەڵ ڕێگەی کەرتی تایبەتەوە ساغ بکرێتەوە جوتیاران زەرمەندە بلەوە خاڵی دووەم ئەوەی کە جەنابە باس کرد ئیش لەسەر هەناردەکردنیەتی بۆ دەرەوەی وڵات ئێمە پێش چەند ماوەیەکی کورد لەمەوە پێش لە ئیماراتەوە خواستێک هەبوو لەسەرەوەی کە پەتاتە و خەیار و تەماتە و قارچک بەرن نەمازژمان بۆ نردون و ڕۆیشتون بردویانە بە هیمەتی جەنابی وەزیر ڕێکخراوێ لە پەیوەندیمان پێکراوە بەشێکمان نردۆ بۆ دەرەوەی هەرێم وەکو تێستێک بۆی کە ئەگەر بەرهەمی ئێمە بەرهەمێکی کواڵەتی ئەرزە و بەرهەمێکی تەندروستە بۆی بتوانێت کار لەسەر هەناردەی کەین بۆ دەرەوە لە ئێستادا مەسەلەن لە قەتەرەوە خواست هەیە بۆ ناردنە دەرەوەی بەرهەمێکی زۆری تەماتە و پەتاتە لە ئێستا لەگەڵ چەند کەسانی قسەمان لەسەر ئەم مۆزوعە کردووە ئێمە ئەتوانین ئیش لەسەر ئەوە بکەین کە بەرهەممان بتوانین یەکەم بە پرۆسیس بکەین دوو بێجگە لە پرۆسینگ بەرهەممان وا لێ بکەین چونکە دەرەوەی وڵاتیش ئاگدار بە ئەو بەرهەمانەی توی ئەوێ بەرهەمێکی ئەبێت تەعبیە جوان کرابێت تەغلیف جوان کرابێت مارکەتینگ کرابێت بە شێوەیەکی جوان لیبڵین کرابێت و سرتیفیکەیتی لەگەڵاوێت شەهاداتی تەبەری لەگەڵاوێت ئێستا ئیش لەسەر ئەوە ئەکرێ کەوا خۆشببختانە چەند کەرتی تایبەت هاتوۆتە پێشەوە ئیش لەسەر ئەوە بکە کە خەزن و تەعبیئە و تەصنیع و تەدریج و سرتیفیکەیتی ئەو بەرهەمانەی جوتیاران بکات و بتوانێت لەگەڵ دەرەوەی وڵات بە تایبەتی ئەمە ئێستا لە گەنجینەکانی گردەبۆر کە 32 گەنجینەیە خەریکی ئەو پرۆسەی لەگەڵ کەرتی تایبەتە بۆی بتوانین لە داهاتووە بەرهەمەکان بە بازار بکەین بەڵام ئەوەی کە گرنگە لێرە ئەبێ ئێمە پەلە لەوە بکەین چونکە کەرتی کشتتوکاڵ کەرتێکی ناسکە و پڕ مەترسیە وەکو کەرتەکانی تر نییە کەرتی کشتتوکاڵ مەترسیەکانی وەرز مەترسیەکانی ئافات مەترسیەکانی کۆڕۆنا نەبوونە مەترسیەکانی کۆڕۆنا مەترسیەکانی وەستانی مەتاڕەکان و بازرگانی جموجوڵ مەترسیەکانی ئەوەی کە لە کاتی پێگەیشتنی بەرهەمە
تۆ تووشی کارەساتێکی سروشتی بێ نەتوانی فریای نینەوەی بەرهەمەکە بکەی بۆیە ئەبێ کەرتی کشت و کاڵ پەلە لە کارکردنتیا بکرێ و کەرتی کشت و کاڵ ئەگەر بێت و لەم کاتەی ئەم پەلەیەکی دەست پێەکە ئەم پەلەیە ئەوەی کە ئێمە دیقەتمان ناوە جموجوڵێکی باشەیە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بەڵام پێویستی بە پەلەی زیاتر هەیە پێویستی بە هەمەتی زیاتر هەیە پێویستی بەوە هەیە ئێمە ئاساییە لە دەرگا هەموو دەرگاکان بین لە دەرگای مستەسمری دەرەوە بین لە دەرگای قونسڵ و سەفارەتەکان بین لە دەرگای ئێمە یەکێکین لەو وڵاتانەی کە کواڵیتی بەرهەمەکانمان بەرزترین کواڵیتیە لەبەر ئەوەی ناوچەیەکین کە پلەی گەرمیمان باشە چواروەرزی ساڵمان هەیە هەتاومان هەیە بوونی پێگەیشتنی بەرهەمەکانی ئێمە بە هەموو بەرهەمەکانمان بەرهەمی شیرەمەنیمان بەرهەمی ماسیمان بەرهەمی سەوزە و میوەمان بەرهەمێکی نەچڕاڵە طبیعیە چ پێویستی بەوە نییە کە ئێمە جەنتیکی بۆ بکەین چ پێویستی بەوە نییە کە ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە ڕۆژی ئیستناعی بۆ دروستکەین گەرمای ئیستناعی بۆ دروستکەین بۆیە ئەمانە لە عالەمە بە چاوێکی زۆر گەورە سەیرەکرێ ئەمە پێویستمان بەوە هەیە لە دەرگای هەموو وڵاتان بدەین لە دەرگای ئەو وڵاتانە بین کە لە ئێستا قەیرانێکی گەورەی ئابووری لە عالەما هەیە نقطەیەکی تر هەیە ئەوەیە کە ئێمە بتوانین لەگەڵ بەغدا ڕێبکەوین ئێمە بازارێکی گەرممان لە خوار و ناوەڕاستی عێراقەیە عێراق بە حکمی گەرمی گۆڕانکاریەکانی پلەی گەرما بە حکمی گۆڕانکاریەکانی سیاسی لە ناوچەکە بە حکمی نەبوونی استقراری سیاسی لە خوار و ناوەڕاستی عێراق ئەکرێ ببین بە بازارێکی باش بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانمان لە خوار و ناوەڕاستی عێراق چ لە ڕێگەی ئەلوەکانەوە بۆیان بنێرین چ لە ڕێگەی پرۆژە کشت و کاڵەکانمانەوە بۆیان بنێرین بۆیە ئەمانە پێویستی بە هیمەتی جددی هەیە پێویستی بەوە هەیە کە ئێمە هەمومان بەیەکەوە کەرتی تایبەت ژوورە بازرگانیەکان و دەستەی وەبەرهێنان یەکێتی بەڵێندەران یەکێتی وەبەرهێنەران هەموو ئەمانە بێنە سەرخەت بەیەکەوە چیتر ئێمە خۆمان مەشغوڵ نەکەین بە هەنێ لە جۆرە لەو پرۆژانەی کە بریتە هەمومان بینیمان لە کاتێکا کە ئێستا کۆرۆنا و لە جیهاندا کۆرۆنا بڵاو بۆتەوە لە لای خۆشمان هەمومانە بینین کەرتەکانی گەشت و گوزار و کەرتەکانی بیناسازی و باڵەخانەسازی و بەشێکی زۆر لەو کەرتانە ئێستا پەکی کەوتووە خەڵک بە دوای خواردنا ئەگەڕێ خەڵک بە دوای ژیان ئەگەر بازەوە بەرهێنانی کشت و کاڵەکە بکەین ئەنی چی ڕێگرێت لەوەی کەەوە بەرهێنانی کشت و کاڵی پەری پێ بدرێ بەتایبەت تۆ زیاتر لە بابەتی پیشەسازی کشت و کاڵەکەیە زۆر جەختت لەسەر گەنم کردەوە ینی بۆ بابەتەکانی دیکە کەمتر باسەکەی چۆن ئەتوانێت بەرهێنانی کشت و کاڵی بکرێتە پرۆسەیەکی ئاسان و بەشێک بێت لەوە بەرهێنانیش ینی گرفتەکانی بەردەمی چین زەویەکان زەوی کشت و کاڵی زۆرە لە کوردستاندا و هاوکاری و ئاسانکاریەکانیش زۆرە بۆچی ینی نەتوانی وەکو پرۆژە ڕای بگێنن گرفتەکانی بەردەم و بەرهێنان لە کەرتی کشت و کاڵا یەکەم نەبوونی دەعم و تەشجیعی و بەرهێنەر لەم بوارەیە دوو تاکو ئێستا ئێمە گرفتی زەویمان هەیە نابێ گرفت نین لە زەویە زەوی کشت و کاڵی گرفتە بەڕاستی و ئێستا لە بۆردەکەیە کە حالیان لەم بۆردەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کار لەسەرەوە کرێت کە ئەو زەویانی کە بە تەجاوز داگیر کراون یاخود ئەو زەویانی کە لە ئیستادا بەبێ یاسا بەبێ مۆڵەت براون لەلایەن هاوڵاتیانەوە یاخود لەلایەن خەڵکانەوە یا لە هەر کەسێکەوە بێت ئەم زەویانە بگەڕێنرێتەوە و ئیشی لەسەر بکرێ وەکو سەرچاوێکی داهات خاڵی سێهەم ئەوەیە ئێمە من باز لە سناعی غذایی لە سناعی زراعی کە ئەەکەم کەرتی کشت و کاڵ لە هەموو بابەتەکانە ئەتوانین سناعی زراعی تیا بکرێت و باشترین کاری وەبەرهێنانە بۆ نمونە ئێمە بۆ ئەگەر بێنە سەر ئەگەر بێت و بە تەنها خەیار بتوانین وای لێ بکەین کە بیکەین بە بەرهەمێکی ساڵانە بە شێوەیە کە جۆری خەیارەکان بگۆڕین جۆری خەیارەکان وا لێ بکەین کە تەنها خەیاری مائیدە نەبێ یا خەیاری بازاڕی نەبێ یاخود خەیاری سەرسفرە نەبێ خەیاری سوێرخوێمان هەیە خەیاری تەسنیەکراومان هەیە خەیارەکانی کە پێوی یعنی چەند ئەسنافێکی تر داخلی ئەو بوارە بێ بۆ نمونە تەماتە ئێمە توانین تەماتەی دۆشاومان هەبێت تەماتەی کە چەپمان هەمێتە یعنی کاتێک کە دیتە سەر کەرتی کشت و کاڵ تەنانەت من کەرتی کشت و کاڵ لە سناعی غیزائیە نەک بە تەنها هەل لە بەرهەمەی سەوزە و میوە تۆ ئەگەر بچیت لەسەر بەرهەمە خۆڕستکەکان ئیش بکەی هەرتەنا لەسەر بنێشت و لەسەر قەزوان و لەسەر هەنگوی و لەسەر بابەتێکی دیکە لەوە بەرهێنانی کشت و کاڵەکەم ئەفم کە تەواو نەکرد لەسەر وەبەرهێنان مستثمری ئێمە لە بازار ترساوە مستثمری ئێمە لە تەشجیع ترساوە مستثمری ئێمە لە دعم ترساوە بەڕاستی تۆ کاتێککە پاڵپشتی بە بازارکردنی بەرهەمەکان یەکێکە لە گرنگترین خاڵەکان ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە کاتێک کە 130 میلیۆن لیتر شیر هەیە لە هەرێمی لە سنووری پارێزگای سلێمانیە ئەبێ قسە لەسەر ئەوە بکەین کە بۆ لە بازارە شیری ئەم شەریکەیە هەبێت ئەبێ بیر لەوە بکەینەوە ئێمە بڕیارێ لەسەر ئەوە بین بە ئەم بڕیارە بریتی بێ لە چی بە خۆماڵیکردنی بەرهەمی کشت و کاڵی ناوخۆیی بێت ئەمەیەکە لە قەرارەکان کە پێویستەکە بۆردی کشت و کاڵی بڕیاری لێبات کەوتە بە خۆماڵیکردن من لەگەڵ ئەوەیە بە هەنگاو ئەبێ بە خۆماڵی بکرێت
بۆ نمونە تۆ لە 5 چوارەوە هەتا چێتە 5 11 بەرهەمی سەوزە هەیە ئەوە تا لە بازارەکانە بەو شێوەیە کە ئەبینی لە مانگی 6ەوە قۆخ دەست پێ ئەکا ئەتاوەکو هەنار و ترێ ئەڕلێتەوە لە کۆتایی مانگی 11 تۆ بەرهەمی میوەت هەیە کەواتە ئێمە ئەبێ دوو پلانمان هەبێت پلانی یەکەممان ئەبێ بەرهەمەکانمان لە بەرهەمی وەرزیەوە بیکەین بە بەرهەمی ساڵانە بەدیلمان هەبێت هیچ وڵاتێک نییە تۆ بڵێ من لە هەموو ساڵەکەیە بەرهەمی ئەو وەرزە هەیە نە بەرهەمی خەزن کرا و تەصنیع کراو هەیە لە وەرزەکانی ترە کەواتە کە تۆ ئەڵی بە خۆماڵی ئەەکەم بەرهەمەکانم کەواتە بەرهەمەکانی والی ئەەکەی کە تەصنیع کراوە بێت تەخزین کراوە بێت تەعبیە کراوە بێت لە بازارەکانە لەو وەرزانی کە نیمانە بە کورتی پێ و باسیکەین پێ دوانی هەر بەرهەمی ناوخۆی خۆمان خۆی نیتوانی بێتە بازار بۆ خۆی دروست بکات ئەن تۆ تەماشای ئاو بکە ئەو توانی بە خێرایی جێگە بە ئاوی هاوردەکرا و لێش بکات ئەین بەرهەمەکانی دیکە ناتوانی بۆ خێراییە بیکەن نا بەرهەمی ئاو ئەگەر دەعم و تەشجیعی بەدواوە بوو بێت کەرتی کشت و کاڵ من چەند ساڵێک کە ئێستا ئێمە ئەبینین کەرتی کشت و کاڵ بۆ ماوەیەکی زۆرە بەو شێوەیەی کە پێویستە دەعم نەکراوە کەرتی کشت و کاڵ ناکرێت بە 1.8 میزانی دەوڵەت بەڕێوە بچێت چکە ئەم کەرتە پێویستی بە دەعمێکی مادی دوانیە لە بابەتی وەبەرهێنان خێراتر مەسەلەی ڕێخستنەوەی کاروباری عەلوەکانە بە تایبەت نەبوونی شوێنی هەڵگرتنی سارکەرەوەکان ئەو کاریگەری ینی بۆ ئەو هەموو بەرهەمە ناوخۆیە زیادێ ئەگەر لە بەڕات دابدرێ بۆ وەرزەکانی دیکە نەیەتوانی تا ڕادێک چارەسەری بکات بەرهەمی خۆشبەختانە توانم بڵێم کە هەر لە ساڵی 2007ەوە ئیش لەسەر ڕێخستنەوەی عەلوەکان کراوە و بڕیار درراوە کە عەلوەکان چۆن ڕێک بخرێتەوە یەک دوو خۆشبەختانە جەنابی وەزیر یەکێ لە یاساکانی کە ئامادەی کردووە ڕەشنووسی یاسای ڕێخستنەوەی عەلوەکانە کە ئێستا ئامادەیە کردچێتە پەرلەمان و لیژنەی کشت و کاڵی بۆی ئیقرار بکرێت و لەوێ ئینفات بکرێت و بڵاو بکرێتەوە کە یەکێ لە خاڵە گرنگەکانە من ئەگەر باسی پاکێجی کەرتی کشت و کاڵ بکەین پاکێجی کەرتی کشت و کاڵ پاکێجێکی زۆر گرنگە لە ئەرازیەوە دەست پێەکە کە بریتە لە بنیاتی دروستکردنی کەرتی کشت و کاڵ لە زەویزارەوە دەست پێەکە کە زەوی کشت و کاڵیش لە هەرێمی کوردستان بێکێشە نەبووە لە چەند ساڵی لە دوای دروستبوونی حکومەتی عێراقیەوە هەرێمی کوردستان و کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان لەبەربوونی زەوی بەپید لە ناوچەکە لەبەربوونی زەویەکی گرنگ لە ناوچەکەیە بەردەوام کێشەی زەوی و یاساکانی زەویزار و بچێشی کۆمەڵایەتی لەسەر زەوی بەرزگار ئەمە بە کورتی وەڵام بدەیتەوە بۆ ئەو زیادەی بەرهەمە ئێوە ئەگەر چاوەڕێی بۆردەکەش نەکەن پلانێکی خێرا دادەنێن بە هەماهەنگی لەگەڵ بەرهەمێنەرەکانە یاخ لەگەڵ جوتیارەکاندا کە هاوتەری بە پێویستی بازار بەرهەم بهێنن ئێمە ڕۆژانە هەر ئەمڕۆ ئێمە لەگەڵ ڕاوێژکاری ژووری بازرگانی سلێمانی قسەمان کردوکەوە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە هەوڵ بین کە هەناردەی بەشێک لە بەرهەمەکانی تەماتە و پەتاتە و خەیارکەین بۆ دەروی وڵات لەگەڵ جەنابی وەزیر لەسەر خەتین و جەنابی وەزیر خۆشی لەسەر خەتەکە لە ئیستادا ئەنجومەنێکی باڵای پیشەسازی پەلەوەر دروست بۆ تەنزیمکردن و ڕێخستنی گۆشتی مریشە کە یەکێک لە کێشە گەورەکانە ئەویش چکە خۆی ڕۆژانە لە هەرێمی کوردستانە بە معدل ساڵانە لە هەرێمی کوردستانە 250 تا 300,000 تن گۆشتی مریشەکەیە کە خواست لەسەر 100,000 تا 150,000 هەیە کە ئەمە وای کردو بەرهەمێکی زۆر کەوێتە بازارەوە بە نرخێکی هەرزان کە خاوەن پرۆژە پەلەوەریەکان دایمەن گرفتیانەوە بێت کە پرۆژەکانیان زەرەر دەکات بۆیە لە ئێستادا لەگەڵ ژووری بازرگانی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ کەرتی تایبەت لەسەر خەتین بۆی کە بتوانین بە بازارکردنێکی باش بدۆزینەوە هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوو حکوومەتی عێراقی بڕیارێکی دەرکرد لەسەرەوەیکەوە ڕێگری بکە لە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بچێ بۆ خوار و ناوەڕاستی عێراق کامە پێچوانی ڕێنمایی ژمارە 13 ساڵی 2019 ئەنجومەنی وەزیرانە جەنابی وەزیر هەر بە زووی چوە سەرخەت و لەگەڵ لیژنەی کشت و کاڵی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتی عێراق لەگەڵ وەزیری کشت و کاڵات چوونە سەرخەت بۆ ئەوەی تا زووە ئەو گرفتە بۆ جوتیارانی ئێمە دروست نەبێ و بەرهەمەکانمان بێت بەرەو خوار و ناوەڕاستی عێراق و بە بازار بکرێت زۆر باشە بەڕێز ڕزگار حەمە خەدر جەگری بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی سوپاس کە لە تەوریەکەم لەگەڵماندا ناوبڕێکی کورد وەرەگرین و تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. جارێکتر سڵاتان لەبێ خۆشەویستان وەک دەزانە عێراق بە بارودۆخێکی نەهەمواردا تێدەپەڕێت بە تایبەت هەڕەشەی گروپەکانی سەر بە حەشتی شعبی نوجەبە و پێشتریش کەتائیبەکانی حیزب الله دۆخی عێراقی شڵەژاندووە چاوەڕوانی بەریەکەوتنی نوێ دەکرێت لە نێوان حکوومەت و حکوومەت چونکە حەشتی شعبیش بەشێکە لە سوپای عێراق ئەو گروپانە هەڕەشەکانیان بۆ سەرۆک وەزیران گەیشتۆتە ڕادەی کوشتن و
دەستگیرکردن لە بەرامبەر ئەمەدا بێدەنگی هێزە سیاسیەکان و بە تایبەت ئەوانەی کە پشتیوانی حکوومەتێکی کازمیان دەکرد بۆتە بابەتێک کە بەرەی هەڕەشەکار بە جۆرێک لە جۆرەکان قسەکانیان وردە وردە دەچێتە سەر. ئەمڕۆژ ئەمار حەکیم کوتلێکی نوێی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق پێکێناوە بە ناوی کوتلێ عراقیەکان و ئەو ئامانجی سەرەکی ئەوەیە کە پشتیوانی پرۆژەکانی مستەفا کازمی بکە و بە تایبەت هەڵبژاردننی پێشوەختە. قسە لەسەر قۆناغێکی نوێی بەریەکەوتن دەکەین لە عراقدا. بەڕێز حەسەن بارامۆک و چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمدایە بەڕێز حەسەن ئێوارەت باش. ئەم بارودۆخە نوێی عراق دەگوازێتەوە بۆ بەریەکەوتنی نوێ بە تایبەت لە نێوان گروپەکانی حەشدی شعبی حکوومەتدا. سڵاو بۆیەوە بە هیوای سەلامەتی بۆ خەڵکی کوردستان. لە ڕاستیدا کۆی دۆخی عێراق لە ئێستادا بە قۆناغێکی هەستیارە گوزەر دەکا کە ئەم قۆناغا بە بۆچوونی ئێمەمانان عێراق لە سەردەمێکەوە دەگوازێتەوە بۆ سەردەمێکی نوێ بە هەردوو دیوەکەیە. ڕەنگە ئەم ئاڵوگۆڕانە ئاڵوگۆڕێک بێ بە قازانجی دۆخی عێراق بێت و عێراق لەم هەموو جێژا و تەنگ و چەڵەمە و کێشانە دەرباز بکە و ڕەنگە بە دیوەکەی تریشە عێراق دووچاری پێکدادان و شەڕی ناوخۆ و ململانێ بکە. لە ڕاستیە ئێستا ڕوخساری بەرەکان دەرکەوتون و ڕوون بووەتەوە بۆ خاڵک و بۆ هەموو لایەنە جیاجیەکان کە ئێستا ئێماگەل لە شیعەوە دەستی پێ بکەین. لە ئێستادا شیعە سێ تەکەتولی زۆر گەورە هەن، تەکەتولێکیان کە فەتحە و مەجموعەیەکی لەگەڵا ئەمانە لە ڕاستیە کە بە زۆری گروپەکانی حەشدی شعبی لە خۆ دەگرێ. ئەمانە لە ئێستادا توندن بەرامبەر بەڕێز کازمی و هەندێک هەنگاویان هاوێشتووە و هەندێک گوتاری توندیان هەیە کە قسە لەسەر بەستنەوەی دەست و پێی بەڕێز کازمی دەکەن و کۆمەڵێ هەڕەشەی زمنیشیان ئاراستە کردووە تا ئاستی ئەوەی دوێنە خۆتەزانی لەلایەن ئەو کۆمەڵی لە کەتایبی حیزب اللهوە وێنەی بەڕێز کازمیان خستە ژێر پێوە. ئەمانە هەمووی ئاماژەی باش نین لە بەرامبەرە کوتلەیەکی تری گەورە هەل لە پەرلەمانی عێراق کە ڕاستە حەشدیەیە بەڵام کوتلەیەکە جیاوازتر بیرەکاتۆیان لانی کەم لە ئێستادا بێدەنگە کە ئەویش سائیرین و گروپەکانی سەر بە مقتەدا سەدرە. لە ڕۆژانی ڕابردووە و تا ئەم ئێوارێش جموجۆڵێکی نوێ لە ناو ماڵی شیعەیە دروست بووە کە ئێستا کوتلەیەکی تر بە ناوی عێراقیونەوە دروست بووە کە کۆمەڵی کارکتەری سیاسی تایە وەکو عەمار حەکیم و وەکو عەبادی و وەکو عەدنان زورفی و چەندین کەسایەتی تر بە پێی زانیاریەکان تا ئێستا ژمارەی ئەندامانی ئەم کوتلەیە لە پەرلەمان گەیشتۆتە 40 کەس و ئەگەری ئەوەیە ڕێژەکەیان زیاتر بکە ئەمانە باس لەوەکەن کە سەروەری بۆ دەوڵەت بگەڕێتەوە و عێراق زیادەی هەبێ و هەموو هێزەکان لە چوارچێوەی موسساتی دەوڵەتە ڕێک بخرێتەوە. ئەمانە ڕایەنگەیاندووە وەکو لە زانیارە سەرەتایەکانە ئەمانە پشتگیری لە حکوومەتەکەی بەڕێز کازمی دەکەن. لە بەرامبەردا سونەیش لە ئێستادا دوو تەکەتولەکە تەکەتولەکەی ڕئیس پەرلەمان سەرۆکی پەرلەمان لە هەمووی گەورەترە ئەمە و تەکەتولەکەی تریشیان پشتگیری لە حکوومەتەکەی یەکەن. لە بەرامبەر کوردیش بە هەموو تەکەتولە جیاوازەکانەوە تا ئەندازەیەک هەڵوێستەکانیان و مامەڵەکردنیان لەگەڵ بەڕێز کازمی باشە بەو مەرجەی کە لەگەڵ کووردا ڕێکەوتن دروست بێ. ئەمە مەشهەدی سیاسی و دابەشبوونی واقعی عێراقا. ئەمە لەلایەک تریش خودی کازمی حەزەکەم سەرنجتان بۆ ڕابکێشم. لە ئێستادا ئەو وەکو سەرۆکی حکومەت مامەڵە ناکە ئەگەر دیقەتی گوتار و دیقەتی بڕیارەکانی بدەن ئەو وەکو سەرۆکی دەوڵەت مامەڵە دەکا بۆیە دەوێتی زۆر نەگەڕێتەوە بۆ پەرلەمان و هەندێک هەنگاو دەهاوێ و هەندێک پۆستی یەکلا کردوێتەوە و هەندێک ئیجراعاتەکە و هەندێک بەرنامە و پلانی هەیە بۆ ڕێخستنەوەی دام و دەستگا ئەمنی و سەربازیەکان و کاروباری حکومەت وەکو سەرۆکی دەوڵەتێ مامەڵەکە نەک وەکو سەرۆکی حکوومەتێکە بێ هەمیشە بگەڕێتەوە لەژێر کاریگەری پەرلەمانە بێ و لەژێر تەوافقات و لەژێر پشکێنابێ. ئەم دەیەوێتی عێراق لەو قۆناغا تێپەڕێنێ و هەنگاوێکیشینا بە ئاراستەی بەرتەسکردنەوەی جموجۆڵە گوماناویەکانی
هەندێک لە گروپەکانی حەشدی شعبی ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردووە ڕوویدا. ئەوجا کازمی بە پێچەوانەی سەرۆک وەزیرە کابینەکانی پێشووەوە ئەم پشتیوانی باشی هەیە لەلایەن وڵاتانی عەرەبیەوە و لایەن لانی کەم بەشێک لە وڵاتانی ئەقلیمیەوە و لایەن ئەوروپا و ڕۆژئاواشەوە ئەوەی کە دیارە و ڕوونە پشتگیری هەیە. ئەوەی کە خاڵی لاوازی بەڕێز کازمی بوو لە پەرلەمانە کەمترین خەڵک پشتگیریەکرد، بەڵام بەپێی ئەو نەخشەیی کە پێشتر باسم کرد بۆت تا دێ پانتایی پشتیوانیەکانی کازمی لە ناو هێزە سیاسی عێراقیەکانە بەهێزتر ئەبێت و پشتگیری زیاتر ئەکرێ بۆی ئەو بەرنامەی هەیە جێبەجێ بکە و زۆر باشە بەڕێز حەسەن دەریە خاکە چییە بێ. سوپاس بۆ ڕوونکردنەوە سەرنجەکانە بەتابەتەوەی لەسەر شانۆی ماڵی شیعە باست کرد، بەڵام پرسیاری سەرەکیەکە ئەوەیە گروپەکانی دیکەی حەشدی شعبی دەبنە بەشێک لە پاڵپشتی بۆ مستەفا کازمی یاخود ئەوانی دیکەش دەشنە بەرەی نوجەبا و کەتایبی حیزب الله و پشت لە کازمی دەکەن. کاک یوسفجان ئێمە لە خۆت ئاگداری لە چاپێکردنەکانی پێشووتریشە تا ڕادەیەک هەمان سەرنجمان هەبووە، یانی هەمان بۆ چوونمان هەبووە بۆ هەڵسەنگاندن بۆ ئەوە بەڕاستی ئەوەی کە هەیە یەکێ لە هەرە ئاستەنگە گەورەکانی بەردەم بەڕێز کازمی مەسەلەی حەشدە، یعنی ئەوەی کازمی دەیەوێتی، ئەوەی زۆرینەی عێراقیەکان دەیانەوێ، ئەوەی کورد و سونە و بەشێک لە شیعە دەیەوێتی، نایانەوێ حەشدی شعبی بەم چەشنە بمێنێ و ئەمریکایش ناوێ، ڕۆژاوایش ناوێ، وڵاتانی عەرەبیش نایانەوێ حەشد بەم شێوەیە بمێنێ، دەوڵەت لە ناو دەوڵەت، هێز لە ناو هێز کە بە شێوازێکی میلیشیایی کە دەسوەردان لە یاسا و لە کاروباری دەوڵەت و لە موسساتی دەوڵەتەکە. بۆیە ئاستەنجی بەردەم بەڕێز کازمی بە پلەی یەکەم مەسەلەی حەشدە. حەشدیش لە ئێستادا دوو بەشن، شتی هاوبەشیان زۆرە، شتی مشتەرەکیان زۆرە، بەشێکیان پیان وایە ئەوەیە کە لەژێر هەیئەی مؤسسەی حەشدان و بەشێکیانیش لە دەرەوەی ئەو هەیئەنا کە بەشە توندڕەوەکەن، بەڵام دوجار ئەگەر دیقەتت دابێت لە دوسێ ڕۆژی ڕابردووە هەموو لایەکیان کۆبوونەوەیان کرد و هەموو لایەکیان لەسەر کۆمەڵی خاڵ یەکدەنگ بوونە کە دەبێ کازمی بەبێ پەرلەمان و بەبێ کوت لە سیاسەکان هیچ هەنگاوێک نەنا دەستکاری پۆستەکان نەکە و بۆی نییە بچێتە سەر گروپە گوماناوەکانی حەشد یان سەر بە حەشد و ئەوەی ئەوان دەڵێن لەو بەیانەیانە و لەو کۆبوونەوانەی کە لە ڕۆژانی ڕابردووە کردویانە چی بە نهێنی چی بە ئاشکرا ئەوەیە کە ئەوان ڕێگە بە بەڕێز کازمی نادەن بۆ ئەوەی ئەم چاکسازیانە بکە. لە بەرامبەریشە هێزگەلێکی تر هەن و جەماوەر و شەقامی عێراقی چوونە سەر شەقامەکان و خۆپشاندانیان کرد بۆ پشتگیریکردنی بەڕێز کازمی و کورد و سنەیش ئەم گۆڕانکاریانیان پێ قبوڵە و پشتگیریەکەن و ئێستا خەیکە لە نێو ماڵی شیعەیشە هەمان ڕادروستە بێ، کەواتە ئەمە گرێچۆرەکە قورسە دەکاتەوە، چونکە لە ڕاستیدا حەقیقەتێکەیە بەڕێز کازمی بێ هەر کاکیشی تر بێ کابینە دروست کات کێشەی گەورەی حەشدی شعبیە، پێشتریش وتومانە ئێستش دەڵێن لە ئایندێشدا یعنی بە ئاسانی حەشدی شعبی خۆی ناتوێنێتەوە لە ناو هێزی سوپای عێراقییاندام و دەستگا ئەمنیەکانە. بەڕاستی دەیەوێتی ڕاستە بودجەکەی لێەوە بێ پەیوەست بێ بەوەوە، بەڵام دەیەوێتی جۆرێک لەسەر بەخۆی بێ و ئەو ئەجندا و بەرنامەی کە هەیەە لە ئاستی عێراقی و هەرێمایەتی و ناوچەیە جێبەجێکەن. ئەمە بەڕاستی بە ئاسان ناتوانێت ئەم سەرۆک وەزیرانە ئەگەر ئەمە قبولکات دەبێتە بەشێک لەو بەڕێز حەسەن بارام ئاڵ و گۆڕانی کە لە ناوخۆی عێراق لە ناوخۆی عێراق بۆ بچووکردنەوەی ئەم گروپە میلیشیانەی سەر بە حەشدی شعبی بە تایبەت ئەوانەی کە توونڕەون و خۆت ئاماژەت پیاندا، هێزە سیاسەکان ئەتوانن پشتیوان بن بۆ کازمی و هاوکاری بن؟ هێزە سیاسەکان دەبێمە قسە لەسەر نێوماڵی شیعە و هێزە سیاسی شیعەکان بکەیت، لەبەرەوەی نە کورد نە سنەش حەشدی نییە بەو معنایە و میلیشیای نییە وەکەوەی ئەوان هەیەیان. ئێستاکە خەریکە ماڵی شیعی دەبێتە چەند ئاراستەیەک وەک سەرەتا بکرد. ئێستاکە ئەوەی کە بەڕێز عەبادی و عەمار حەکیم و عەدنان زولفی و مەجموعەیەک دەیانەوێ وەکو لە بەیانەکەیان هاتووە هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق و هێزی حەشد لە چوارچێوەی مەنزومەی دیفاعی و بەرگری عێراقیە کۆ بکرێنەوە و لەژێر عومرەی
حکوومەت و دەوڵەتا بن نەک لە دەرەوەی وەک ئێستاکە هەیە لە بەرامبەردا گروپێکی حەشتەیە کە ئەمانە نوجەبا و کەتایبی حیزب الله و مجموعەیەکی ترن ئەمانە لە دەرەوەی منزومەکەی حەشدنیش لەو حەشدەیش تونترن کە هەیە و ئێستا کەوتنەتە ململانێ و کەوتنەتە حاڵەتێکی ئاستی پێکدادانەوە لەگەڵ حکوومەت و دام و دەستگا ئەمنیەکانە و بەشێکی تری حەشت کە زۆرینەن ئەمانە ناکە لە ژێر چوارچێوەی هەیئەی حەشدی شعبیان ئەمانە ئێستاکە بەشێکیان لە پەرلەمانی عێراقیە هێزی سیاسین حیزبن و نوێنەرایەتیان هەیە لە حکوومەتە لە پەرلەمانە هەمان کاتە گروپی چەکداری حەشدی میلیشیایان هەیە بەڵام ئەو گروپانی کە لە دەرەوەن لە حکوومەتە نوێنەرایەتیان نییە و ئەجندا و بەرنامەیەکی تری گەورەتریان هەیە حکوومەتی عێراق و جوگرافیای عێراق تەنها وەکو ئامرازێک و وەسیلەیەک دەبینن بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژە گەورەیە کە هەیە بۆعدێکی ڕەهەندێکی هەرێمایەتی هەیە کەواتە ئەمە جۆرێکە لە گرێچۆرە کە من پێم وایە بە ئاسانی بە ڕێزکازمی و هێزە سیاسی عێراقیەکان ڕەنگە نەتوانین بیکەنەوە و ڕەنگە گرفتی تر بێنە پێش چونکە ڕوونە لە نێوان هەردوو گوتار و بەرنامەکە ئەمەی کە کازمیە کۆکردنەوە و هێنانەوەی ئەوانەیە هەمووی بۆ ژێر عومرەی خۆی بۆ ناوی هێزی بۆ ناو سوپای عێراقی و بە پێی یاسای سەربازی عێراقی مامەڵەیان لەگەڵاکە نەگوەکو هێزی میلیشایی چەکی هەبێت و زری پۆشی هەبێت و ساروخی هەبێت و جوبەخانەی هەبێت و تەجریدی تایبەتی هەبێت و بە کەیفی خۆی پلەپایە ئەوانە ببەخشێتەوە ئەمە کازمی و ئەم حکوومەتە و زۆر بەڕوونیش ئەمریکاش ئەمەی قبول نییە کە ئەمەی قبول نەبێت بەرامبەریش کازمی قبول نییە بۆیە یەک بەرکەوتن دروستە بێ بەڵێ ئەماژت بۆدا کە سەرۆک وەزیرەکانی دیکەی پێشووی عێراق ژوو بەتایبەت دەوانی کە نەیانتوانی حکوومەتیش پێک بهێنن کێشەی سەرەکیان حەشدی شعبیە پرسیارەکە ئەوەیە وەکو خۆت وتێ کازمی توانێت شکۆ بۆ دەوڵەتی عێراق بگەڕێنێتەوە و میلیشاکان دوور بخاتەوە یاخود بە پێچەوانەوە ویستی میلیشاکان زاڵە بێت ئەم جارش ئەین تۆواز لە بابەتی گرێکیۆرەکە بێنە ئەگەر سەیری ڕابردوو عێراقی پێدوانیە ویستی ئەوان زاڵ بێت بەسەر کازمیدا ئەوجا ئێستاکە ئەوەی کە کازمی لانی کەم لە ئێستادا بتوانین هەڵسەنگاندنی بۆ بکەین کازمی هێندەی وەکو کەسێکی نیشتمانی کەسێکی بێلایەن دەرەکەوێ هێندە وەکو کەسێکی نەتەوەی و کەسێکی مەزەبی دەرناکەوێ ئەوەی لە بەرنمەکەی ئەوایە و ئێستاکە سەرەتای هەنگاوەکانی دەستی پێی کردووە دەوێتی عێراق بۆ عێراقیەکان بێ و شکۆ و سەروەری بۆ عێراقیەکان بگەڕێنێتەوە و وەلائاتی عێراق پەیوەندیەکانی عێراق بەرژەوەندیەکانی عێراق لەگەر هەر وڵاتێکی ئەقلیمی و نێودەوڵەتیە لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانی عێراقیەکان بێ نەک وەکو پاشکۆ نەک وەکو وەسیلەیەک بەکار بێ بۆ کۆمەڵێ پرۆژەی ببوورە پرۆژەی تر کە ترسناکە بۆ سەر عێراق بەڵام دوجار ئەوەیە بەڕێز کازمی دەتوانێت ئەمە بکە کازمی هێزی هەیە ئەوانیش هێزیان هەیە کازمی ئەگەر وڵاتی تر لە پشتێتی ئەوانش وڵاتی تر لە پشتیانە کازمی ئەگەر چەکی هەیە ئەوانیش چەکیان هەیە کازمی ئەگەر ئەجندەیەکی عێراقییان هەیە ئەوانیش پرۆژەیەکی تریان هەیە لە دەرەوەی عێراق و پرۆژەیەکی گەورەترەوە ڕەهەندێکی ئەقلیمی هەیە کەواتە هێندە پێکدادان و گەیشتن بە قۆناغی ناڕەحەتی نزیگە و پێشبینیەکرێ کەمتر ئەوە پێشبینیەکرێ کە ئەو هێزانە لەو لوودبەرزەی خۆیانە بێنە خوارەوە و بێنە ژێر عومرەی ئەنجومەنی وەزیرانەوە بێنە ژێر عومرەی دەوڵەتی عێراق و موسساتی ئەمنیەوە من پێشبینی ناکەم لانی کەم لەم قۆناغا ئەو حەشدانە یان لانی کەم تونڕەوەکانیان ئامادە بن بێنە ژێر عومرەی بەڕێز کازمیەوە کە نەهاتنیش کەواتە بەرەو جۆرێک لە بەریەکەوتن دەڕۆن چونکە نە ئەوان دێنە پێشەوە دێنە ژێر سای حکومەتەکە و نە حکومەتی ئەم حکومەتیش و ئەم بەڕێزەیشە دەیەوێتی دۆخی عێراق بەو چەشنە بمێتەوە ئەوجا پێشاتەکان عێراق هەر بەم شێوەیە بە شکستی و بە ماندووی و بە پاشەکشەی ئابووری و سیاسی و ئەمنی درێژەی ئەبێت یان ئایا کازمی بە کۆمەڵێ فاکتەر بە کۆمەڵی هێزی ناوخۆ ئەقلیمی و نێودەوڵەتی دەتوانێت سەرکەوێت بەسەر ئەمە من بە قورسی دەزانم و پێم وایە یعنی لە یەک هەنگاوێکی بچووکە بەغداد لە تەقینەوە نزیک بوو کە بتەقێتەوە و هێزیان بەرامبەریەک جوڵە پێ کرد و یعنی ئەگەرە
و دۆخەکە هێور نەبووایە ڕەنگە ئێستا بەغا لە چەند ڕۆژی ڕابردووە شەڕێکی خوێناوی بەخۆ بنایە کەواتە عێراق هەموو ینی لێستا بەدواوە لە بەرمیلێکی باروتەچێ لە هەموو کاتێکدا ئەگەری ئەوە هەیە ئەم بەرمیلە بتەقێتەوە ئەوەشی ماوە عێراق ڕەنگە ئەوەشی نەمێنێ بەڵام دوجار عێراق و ئەو هێزانش و بەڕێز کازمی لەژێر کاریگەری هاوکێشە ئەقلیمی و نێودەوڵەتەکانان ئەوانش کاریگەری خۆیان دائەنن لەسەر ماجرای ڕووداوەکان لە عێراق ئایا بەچی ئاراستەیەکا زیاتر هەنگاو دەنا من پێم وایە عێراق ناتوانێت لەژێر کاریگەری زۆر باشە تەسیراتی سیاسەتی هەرێمایەتی و نێودەوڵەتی ئەو کوتلەیە کە ئەمڕۆ ڕاگەێنرا ئەوەی عەمار حەکیم و عەدنان زورفی و عەبادی وەکو خۆشە ئاماژەت پێدا زۆر جار دەوترێت ئەو کوتلێ ینی لە شیکاری سەرەتاییە لێکەوتی ڕووداوەکانی ئەم هەفتەیە کە لە بەغدا ڕوویان داوە پرسیارەکە ئەوەیە ئەو کوتلێ نوێیە چی لە دۆخەکە دەگۆڕێت ئەبێت تا پشتیوانی کام لە بەرەکان ئەم کوتلەیە وەکو سەرەتاکانی دەرکەوتون زیاتر بانگەشەی ئەوەکەن کە پشتگیری لەم حکومەتاکەن لەم کابینەیە و لە هەرەمی کابینەکەکەن کە بەڕێز مستەفا کازمیە یعنی لانی کەم گوتارە سەرەتاییەکانیان ئاماژە بۆ ئەماکەن و یەک خاڵ هەیە کاک یوسف دەبێ سەرنجی ئێوە بینەرانی بۆ ڕابکێشین شەقامی شیعی شەقامی عێراقی لەم میلیشیا و لەم دۆخەی عێراقی تێدایە زۆر ناڕازین و پێیان وایە بەشێک لە هێزە سیاسیەکان و ئەم هێزە میلیشیانە عێراقی گەیاندۆتە ئەم قۆناغا پڕ لە ناڕەحەتیە بۆیە ئێستاکە شەقامی شیعی ڕەنگە لە هەڵبژاردننی ئایندا ئامادە نەبێ بە ئاسانی دەنگ بە و هێزانە بە جگەل لەلایەنگرە دیاریکراوەکانیان نەبێ بە ئاسانی دەنگ نادەن بۆیە ڕەنگە ئەم کوتلەیە کە دروست بووە لە نێو ئەو فەزایی کە لاو شەقامی شیعیایە بۆ کۆکردنەوەی دەنگ و بۆ ئەوەی لە ئایندا و هەڵبژاردننی ئایندا بتوانێت لەژێر چەتری نیشتمانی و کۆمەڵی عناوین و ئەدرسی نوێدا بۆ ئەوەی شعبیەتی خۆی جەماوەری خۆی بتەوتر بکە من بە بۆچوونی من یەکێ لەو هەنگاوانە ئەوەیە کە ئەمان دەیانەوێ خۆیان لەو بەرەکەیتەکەواتە گروپێکی هەڵبژاردن زیاترەوە لەوێ گروپێک بن ئەم دۆخی کە ئێستا هەیە لە عێراقدا هێوری بکەنەوە بێگومان حاڵ لەوە زۆر دڵنیام ئەم گروپە هەوڵێکە و ئامادەکاریەکە بۆ هەڵبژاردننی داهاتوو بۆی بتوانن خۆیان لەو فەزایە جیا بکەنەوە و بتوانن قەنەعەت بە زۆرترین دەنگدەرانی شەقامی شیعی بۆ هەڵبژاردننی داهاتوو بەڵام لە پاڵ ئەوەشانە چکە شەقامەکەش لە ئێستادا وەکو بینیمان باس لەوەکەن کابێ دەبێت پشتگیری بەڕێز کازمی بکرێ و عێراق بێتەوە عێراقیەکان و عێراق لەژێر ئەم ململانی هەرێمایەتیە دەربکرێ و عێراق عێراقێکی میلیشیاوی نەبێ و عێراق دادپەروەریتیا بێ و عێراق بگەڕێتەوە بۆ عێراقیەکان و سیادەکەی پارێزراو بێ و شکۆی پارێزراو بێ بۆیە ئەم هەوڵە و ڕەنگە هەوڵی تریش بدرێت لە ناو کوتلەکانی ترە لە ئایندا ئەگەر بڕیارە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت بەڵێ بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی سوپاس کە لە تەوەری دووەم لە کەرکووکۆ لەگەڵم دابووی ئێوەش خواتان لەگەڵ